ئەمە تا کوێستە کە ئەم مەسەلەیە کە پۆستی جێگری دووەم بۆ پێکاتی تورکمان زیاتر لە مێدایەکان باسی لێوەکرێ بە شێوەیەکی ڕسمی بە شێوەیەکی فەرمی هیچ لایەنێکی سیاسی لەگەر ئێمە قسەی نەکردووە لەسەر ئەم بابەتە کە ئێمەش وەکو پێکاتی تورکمان لەناو پەرلەمانی کوردستان وەکو فراکسیۆنی تورکمان لەناو پەرلەمانی کوردستان ئێمەش بە شێوەیەکی ڕسمی و فەرمی باسی ئەم پۆستە نەکراوە ڕاستە ئەم پۆستە زۆر گرنگە پۆستێکی سیادیە ناو پەرلەمان کە دەبێت ئەم لەو پۆستە هەر لایەنێک وایە هەر ئەندامێکی بەڕێز لە ئێمە وایە لە پێکاتەی تری ناو پەرلەمان وەرگرت دەبێت زیاتر بێلایەنی خۆی محافظە بکات و کە بتوانێت تەوازنی سیاسی نێوان دەستەی سەرۆکایەتی و لە نێوان فراکسیۆنەکاندا ڕابگرێت و لە ناو پەرلەماندا تا کوێستە بە شێوەیەکی ڕسمی ئەم پۆستە ئەدرێتە بە چ لایەنێک دیار نییە ینی بە چ پێکاتێک قەزدم لێرەدا پێکاتی تورکمانە وایە پێکاتەی کلد و ئاشوورە لە ئێستادا ئێمە کە دەبینین برادرانی مەسیحی و برادران ئاشوورش ئەڵێن کە ئەم پۆستە درایە بە پێکاتەی ئاشووری برادرانی ئێمەش ئەڵێن کە دراوە بە پێکاتەی تورکمان دەبێت براوە یەکەم فراکسیۆنی پارتە ناو پەرلەمان ئەمە یەکلا بکەتەوە یەک دووش دەبێت لە نێوان لایەنە سیاسەکان یعنی بە تایبەتی تورکمان لە ناو پەرلەمان دەبێت ئیتفاق بکەن لەسەر ئەو پۆستە ئەم پۆستە گرنگە دیارە هەندێک برادران لە ئێمە ئەلانیان کردووە کە کاندیدن بەڵام بە شێوەیەکی ڕسمی تا کوێستە هیچ لایەنێک ئەلانی ئەمە نەکراوە